جاتون شوية قلمهم يعني لا تنزل حقت وقت حوالي بیان که جه شانازه و آفا سوال دفت في وهذا تقالي من حشرش كردستان كردستاني 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 تجميل جواب معلومة ما بس ومن جه الجبينة كو هم هبونا و اشتاركونا و ده هستك نتهويي ده هستك كردستاني ده الحمد لله ایشون تو دماغی سیاسی چیل باشور بده، چیل روجاوا بده، چیل باکور بده، چیل روشلات بده. و به تابعی جهان تو چندین هفته کویری شر جهانی کوی ناتکره، شر ناتو اوکراین و روسیه و باندور افر توهای جهان. به تایبت او باندورا کوی جهانی کوی تکره تایبت پنجه کیوی نروشلا پرنادراست و هاتون نفته دو کردستانی من چالش کردستانی چی devlet Türk jive şerên cîhanî ve ya ji Ukrayna û Rusya û NATO welatên Ewropa tolayî de bo xwe firset bizane dibin siyawê de ku êrişî her çardaşê Kurdistan baş rojhilat jî ku di nava vê peywendî û stratejiyên dewletên dagerkeriyê heremî de lê bi taybetî dewleta Türk destkefi û serkeftinê başûrê Kurdistan, Rojavayê Kurdistan, li Bakur, li Şerizadê, kîjan neverî de, ji xwe dewleta dagerker di her firsat û kêniyê de vêyatîne yan dike ku wa diyarê ئەمڕۆ لە بارگای کۆنگرێتەوەی کوردستان لە شاری بروکسل کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسەکان و ڕێکخراوەکان و کەسایەتەکان سەبارەت بە لەشکرکێشی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و ئەو قەت و عام و ئەو وێرانکاری کە بەسەر میلەتی کوردێنێ سەرجەم هێز و لایەنە سیاسەکان لەگەڵ کۆنگرێتەوەی کوردستانە دیراسەی وەزعی کورد دەکەن و بۆی بێ کۆبگەنە بڕیارێک دەربارەی وەزعی کوردستان لە باشوور. یەکەم جارێ وسا بەرفەرە کورد ڕاستیژی پر کورد سەر پسکرێکی داخۆن خەبەر دەدن ڕاستە ێریشن پرگران لەسەر کوردستانی تێ پلانسازی ئەوەن و کوردستان و حتا ئازادیە لە کوردستانی بێتێک برن لەسەر وی ئاساسیژی نقطەک و کێفخۆشیک و بەشێکە کووردا پرگران ئێدی گیانوێ ئاستێک و dibînin ku piskirêk ne ji bona saziyakê êriş ne ji bona partiyakeyî Perçakî Kurdistanê dakirkirina hemê Kurdistanê li ser vê asasî jî îro li vir civiyan e da ku em karibin xeta xwe ya parastinê ew ê çi astî de be em nîqaş bikin bistînin û bigên encamekê ji bona parastina destkeftiyê Kurd û Kurdistanê. ئەوڕۆ ئێمە لێرە لە بارگای یەکێتی نەتەوەی کوردستان کۆبینەوە ژمارەی حزب و لایەنی سیاسی چوار پارچەی کوردستانن بۆ بڵین بەحث لەسەر هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ سەر باشووری کوردستان و ئێمە لە قۆناغی ئێستادا باشترین بەدیل و باشترین شت بۆ ئەوەی کە کورد ڕزگاری بە لە هێرشەکانی دەوڵەتی داگیرکەر پێمان وایە کورد دەبێت یەکێتی ڕێزەکانی پارێزێ کورد دەبێت بە هەر شێوەیەک بێ مەچینەی شەڕی تورکیا دژ بە باشووری کوردستان و دژ بە نەتەوەی کورد بوەستێنێت. دەوڵەتا تورک نەتەنە ji بۆ hêzekî ketiye başûr ji bo tebahî destkeftiyê Kurdan li başûre li gor wê divê hemû got li dij vê dagirkeriyê helwestê birin bibin yekîtiya xwe yekrêziya xwe pêk bidin îro ro yekrêziyayê
یکیتیه اف پیواجه که پر گرینگه و دجمن داگر کر نه sadece bu hani kevaragu ne sadece bu o rehstin ki yanji PKK yanji bu gerilla o dixwaze hemû Kurdistanê dagirker bike û bi destê ji dijmin çiqat kevet dengasiye ji wana Kurda îlam xeta îxanetê pêkaniye ji berîda îjadîsa dixwaze xeta îxanetê pêbîne برای همه کرد باش زنیم که و کردستان نه آساده جایی خانه کردستان به تبایی و لقارچه دشمن اوی رابه